ما ژمارە مێگاپیکسڵ یاخود بڵین پێکسڵەکان یان بڵین مێگاپیکسڵ گرنگە لە کامێرادا ئەم باس و خواستێکە لە نێو کووردا زۆر بەربڵاوە یعنی باسێکی زۆری لێوە دەکرێت. پێشەوەی باسی بابەتەکە بکەین پێویستە بەشە جیاوازەکانی کامێرا بناسین. سەرەتا کامێرا ئامێرێکە بەکاردێت بۆ سەرکاندنی دیمەنێک لە شێوەی وێنەیان ڤیدیۆدا هەڵگرتنی وێنەکە بە شێوەی دیجیتاڵی یان پرینتکردنی بۆ سەر بارچەوەڕقەیەک دەبێت. کامێرا لە کۆمەڵی بەش پێکهاتووە کە پێکەوە کار دەکەن تا وێنەیەکی بە باشترین شێوە و کوالەتی بسکرێن. لێرەدا بە شێوەیەکی زۆر کورت باسییان لێوە دەکەین. بەشەکانی کامێرا چین؟ کامێرا سەرەتا پێکهاتووە لە کۆمەڵێک هاوێنەی ڕوون. هاوێنە پارچە شوشەیەکە یان پلاستیکە وەک ئەوەی لە زەڕەبین هەیە. ئەم هاوێنانە هەندێکیان ڕووناکی دەشکێنەوە و هەندێکیان بڵاوی دەکەنەوە. هاوێنەکان پێکەوە ڕووناکی دیمەنەکە کۆ دەکەنەوە و دێشکێنەوە تا بە شێوەیەکی ڕێک و باش بەرکەوتنی لەگەڵ بەشی هەستەوەر هەبێت کە دواتر باسی لێوە دەکەین. لە نێو هاوێنەکان پارچەیەک هەیە وەکو پەردەیەک وایە کە کونێک تیرەیە بچووکە یاخود بڵێن فراوانی تێدا بەکرانەوەی هاوێنە ئەپێرچە ناسراوە. ئەم کونە ڕێژەی ڕووناکی هاتوو سنوورار دەکات بۆ ناو کامێراکە بۆ ئەوەی ڕووناکێکی زۆر نیەتە ناوە و وێنەیەکی زۆر ڕووناکمان پێ بدات. بەگشتی تیرەی کرانەوەی ئەم کونە لە موبایل جێگیرە و ناتوانانی بیگۆڕێت. تەنها لە هەندێک موبایلەکانی سامسۆنگ نەبێت کە کرانەوەی هاوێنەی گۆڕا و ڤایرەڵی ئەپێرچە لە خۆی دەگرێت. بوونی ئەم هەڵبژاردێژ کە دوو کرانەوەی هاوێنەی جیاواز ئەداتێ ئەتوانی گۆڕانکاری تیا بکەی بەپێی ئاسی ڕووناکی شوێنەکە. پەیوانەی کرانەوەی هاوێنە بە شێوەیەک دەپیورێت کە ژمارە لەسەر ئێفە بۆ نمونە 1.7 لەسەر ئێف یاخود 2.8 لەسەر ئێف. لێرەدا باسی ئەو ژمارانە ناکەن کە لەکوێ هاتە، بەڵام ئەوە بزانە کە تا ئەو ژمارانە کەمتر بێت تیرەی کرانەوەکە فراوانتر دەبێت و ڕووناکی زیاتر دێتەوە ناوە و تا زیاتر بێت تیرەی کرانەوەکە تەستکتر یان بچووکتر دەبێت و ڕووناکی کەمتر دێتە ناوەوەی هەستەوەرەکە. دواتر پارچەیەکی ئەلکترۆنی هەیە پێی دەگوترێت هەستەوەر سێنسە. ئەم هەستەوەرە ژمارەیەکی زۆری خانەی بچووکی لەسەرە. ئەم خانانە ئەتوان ڕووناکی بگۆڕن بۆ تەزووی کارەبا کە ئەتوانین پێیان بڵێن پێکسەڵ. کاتێ ڕووناکیان بەردەکەوێت بەپێی ئاسی ڕووناکەکە لەگەڵ درێژی شەپۆلەکەی کە دەتوانین تەزووی کارەباکە بەرز بکاتەوە یاخود نزم بکاتەوە. دواتر ئەو وزەیە بە هەندێک پرۆسەی هەژمارکردن تێدەپەڕێت کە بەپێی توندی تەزووەکە دیاری دەکرێت کە ئاسی ڕووناکەکە چەند بووە. دواتر ئەو زانیاریانەی کە پێکسڵەکان کۆیان کردوێتەوە ئەنێرێتە سەر چیپسێتی موبایلەکە کە چیپسێت بە کوردی پارچەیەکە لە کۆبوونەوەی کۆمەڵی پارچەی بچووکتر پێک هاتووە لە موبایل کە تەواوی موبایلەکەت بەڕێوەوە دەبات و چارەسەرکردنی زانیاریەکان کارپێکردنی موبایلەکەت لە ئاستەو دەگرێت. لە چیپسێتدا بەشێکی تایبەت بە کامێرا هەیە پێی دەگوترێت ISP. ئێمە لێرە بە کورتی پێناسەی دەکەین پرۆسەری کامێرا. پرۆسەری کامێرا ئەو زانیاریانەی کە لەسەر پێکسڵی وەرەگرێتوە لەسەر ڕووناکی هاتوو لێکدانەوەی بۆ دەکات و دیاری دەکات کە دەبێت چه ڕەنگێک بێت لە ڕێی ئەلگۆریتمێک پێی دەگوترێت دیمۆساینگ ئەلگۆریزم. دواتر کە هەموو پێکسڵەکان بە تەواوی بەهای ڕەنگەکان دیاری کراوێنەی GPG لێ دروست دەکرێت و لە بیرگەی موبایلەکە هەڵدەگرێت و دەژنێدرێت بۆ سەر ڕۆنمای موبایلەکەت بۆ ئەوەی وێنەکە ببینیت و پێداچنەوەی بۆ بکەیت. باکەمێت بگەڕێنەوە بە دواوە. پێشترتمان سەر هەستەوەری کامێرا ژمارەیەکی زۆر پێکسڵی لەسەرە. ئەم پێکسڵانە بە قەبارەی جیاواز دەمیرێت لە کامێرایەکی جیاواز یاخود بڵێن لە موبایلەکان جیاوازەکاندا. بێگومان تا قەبارەی ئەم پێکسڵانە گەورەتر بێت گونجاوتر دەبێت چونکە ئەتوانێت ڕووناکێکی زیاتر کۆ بکاتەوە. ئەمەش وا ئەکات وێنەکان ڕەنگیان تێرت و زیاتر ڕاستەقینە و ژاوەژاویان زمانی زانستەکەی نۆیزە کەمتر بێت بۆ وێنەگرتن لە تاریکێکی باشتر سوودی دەبێت. قەبارەی ئەم پێکسڵانش بەگشتی یەکەی پەیوانەکەیان مایکرۆمەترە. بیریشمان نەچێت کامێراکان سیستەمێکی جێگیرکەر بەکاردێنێ بۆ جێگرتنی وێنە لە دەست لەرزینمان کە چەند زۆرێکی هەیە بەگشتی دوان سەرەکین. یەکیان بە جوڵانی هاوێنەی کامێرەکە دەکرێت یان هەستەوەری کامێرەکە دەکرێت. ئەویش پێی دەگوترێت OIS کە وێنە و ڤیدیۆ جێگیر دەکات لە کاتی دەست لەرزینمان. ئەوەی تر زیاتر بۆ ڤیدیۆ چالاکە و لە ڕێگەی سۆفتوێری موبایلەکە دەکرێت یاخود بەرنامی موبایلەوە دەکرێت واتە پارچەیەک نیە لە موبایلەکەت کە بڵێن یاخود بڵێن ڕوونتری بکەنە بۆتان ڕقەواڵە نیە لە موبایلەکەت کە ئەوش پێی دەگوترێت EIS. لێرەدا باسی ژمارە پێکسڵەکان دێتە ناوەوە. وەک وتمان ژمارەی ئەو پێکسڵانەی لەسەر هەستەوەرەکە هەن ژمارەیان زۆر و چەند میلیۆن پێکسڵێک پێویستە بۆ گرتنی وێنەیەکی ڕوون. ژمارەی ئەم پێکسڵانەش دەربڕینەکەی بە شێوەی مێگاپیکسڵە یاخود MP وە کورتکراوە. مێگا بەمانای میلیۆن دێت، پێکسڵ واتە میلیۆنێک پێکسڵ. واتا کاتێک دەوترێت کامێراکە 16 مێگاپیکسڵ بەمانای ئەوە دێت کە 16 میلیۆن پێکسڵ لەسەر هەستەوەری کامێراکە بوونی هەیە. بێگومان تا ژمارەی پێکسڵەکان زیاتر بێت واتە وردەکاریەکی وێنەکە زیاتر دەبێت. وێنەکە دڵۆنتر دەبێت لە کاتی گەورەکردن یان بڕینی وێنەکە هێشتا کوالیتێکی بەرز دەداتەوە دەستەوە و کە ئەتەوێ وێنەکەت بە قەبارێکی گەورە پرینت بکەیت و
وێنە پێنجپیاوەکە ڕوونتر بێت بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تا ژمارە پێکسل بەرزتر بێت وێنێکی جوانترمان دەبێت چونکە چەندەها فاکتەری تر هەیە کاریگەریان سەر وێنەکە هەیە ژمارە پێکسلەکان ناتوانن ئاستی باشی و جوانی کامێرایەکەت بۆ دیاری بکەن چونکە بە تاقیکردنەوە ئەیبینی کە هەندێک موبایل کە بە کامێرایەکە 12 مگاپیکسل وێنەیەکی جوانتر دەگرێت وەک لە کامێرایەکی موبایل کە 64 مگاپیکسل یا 108 مگاپیکسل پێشکری موبایلێک بۆ ئەوی بزانین ئایا ئاستی جوانی وێنەکان چۆنە باشترین شت ئەوەیە موبایلەکەت پێشەکەی بەدەستی خۆت بگریت و وێنەی پێ بگریت سەیری بکەیت چونکە بەگشتی بینینی چاوی مرۆڤ جیاوازە لە کەسێک بۆ کەسێکی تر و باشترین شت کە ئەوەیە خۆت وێنەکان ببینی و تابزانی ئایا لە چاوی تودا وێنەکان جوان و واقعین یان نا بەڵام هەندێک شتی تیۆری تر هەیە کە دەتوانین سەیریان بکەین و تابزانین ئایا ئاستی کامێراکە چۆن دەبێت و لە ڕووی جوانی وێنەکانیەوە یەکەمان ئەویش هەموو شتێکە سەیری ئاستی چیپسێتی موبایلەکە بکات پێشتر وتمان بەشێک لە چیپسێت هەیە پێی دەوترێت یەکەی چارەسەرکەری وێنە یاخود پرۆسیسەری کامێرا ISP بێگومان گەر چیپسێتی موبایلێک باشتر بێت و ئاستی بەرزتر بێت ئەوە بە شێوەیەکی زۆر باشتر ئەتوانێت ئەو زانێرە لە پێکسڵەکانی سەرهەستەوەرکە وەریان گرتو و لێک بداتەوە و دەرئەنجامەکەی وێنەکە بە شێوەیەکی خێرا بێت لە ڕووی ڕەنگەوە زۆر جوانتر و واقعیتر دەبێت وەک لە موبایلێک کە لە ڕووی چیپسێتەوە لاواز بێت دووەمیان قەبارەی پێکسڵ کە باسمان لێوە کرد بە هەمان شێوە کاریگەرێکی باشی هەیە لەسەر جوانی وێنەکە و کەمی ژاوەژا و تیر ڕەنگەکانی و وردەکاریەکانی بەشە کاریگەرەکانی وێنەکە سێم بیرمان نەچێت کە سیستەمیان یاخود سۆفتوێری موبایلەکەش کاریگەکی بەرچاوی هەیە لەسەر جوانی وێنەکان هەم لە ڕووی هاوسەنگێکی ڕەنگی سپی و لە وێنەکان ڕوو و ڕێخستنی چالاکردنی ئەو بەشانەی کە ئاسی ڕووناکیان زۆر بەزۆر بەراورد بە بەشانەی کە ئاسی ڕووناکیان زۆر نزمە واتە داینامیک ڕێنج بێگومان کاریگەریشی لەسەر ڕەنگ و ڕوونی وێنەکانیش هەیە بۆیە سۆفتوێرێک بێکێشە و باشتر وا دەکات وێنەیەکی جوانترمان بەردەست بخات و پیشانمان بدات دواتر ئەتوانین سەیری تایبەتمەندەکانی تری کامێرا بکەین وەکو OIS و EIS لە دوای ئەوانەوە سەیری ژمارە پێکسڵەکان کامێراکە واتە بابەتەکەمان لێرەدا چیە زۆری ژمارە مێگاپیکسڵ بی بە دوا هەمیشت کە سەیری بکە لە کامێرادا چونکە گەر ژمارەیەکی پێکسلی بەرزیشمان هەبێت بەڵام پرۆسەری کامێراکەمان باش نەبێت قەبارەی پێکسلی بچووک بێت و تایبەتمەندی جێگیرکردنی وێنەی نەبێت سۆفتوێری موبایلەکە زۆر باش نەبێت لە ڕووێنەوە لەوانەیە وێنەکانی ئەو هەستەوەری کە ڕێژەی مێگاپیکسلی زۆر جوان نەبن کە چاوەڕوانمان لێوە دەکرد لێرەدا هەڵەتێگەشتێک هەیە لە بابەتێکدا ئەوەش قەبارەی هەستەوەری کامێراکەیە کەوا گوتراوە هەتا قەبارەی هەستەوەریان ڕوبەری هەستەوەری کامێرا گەورەتر بێت ئەو ڕووناکە زۆرتر وەردەگرێت و وێنەیەکی جوانتر دەبێت ئەم بۆچونە هەم ڕاست و هەم هەڵاشە چونکە قەبارەی هەستەوەرێک بەندە لەسەر ژمارە ئەو پێکسڵی لەسەرێتی و لەگەڵ قەبارەی پێکسڵەکانی گرد و هەستەوەر بێنین هەمان قەبارەیان هەبێت بەڵام یەکەمیان ژمارە پێکسڵەکانی زۆر بێت و قەبارەی بچووک بێت و ئەوەی دومی ژمارەی پێکسڵی کەمتر بێت و بەڵام قەبارەی گەورەتر بێت ڕاستە وێنەی هەستەوەری یەکەم وردەکاری زیاتر بەڵام لە ڕووی ڕەنگە و کەمی ژاوەژا و گونجاوی وێنەکە کە لە شوێنی تاریک و لە ڕۆژیشدا هەستەوەری دوم باشتر دەبێت لە دوای هەموو ئەو پارتانە یاخۆ بڵێن بەشی کە باسمان لێوە کرد پێویستە ئاماژە بۆ بنێن کە ڕوونمای موبایلەکە دەورێکی باشی هەیە لە پیشاندانی وێنەکان بۆیە بەوریایەوە ڕوونما هەڵبژێرە کە هەرچەندە کامێراکەت باشیش بێ بەڵام کە ڕوونمایەکی باش نەبوو ئەوا وێنەکان باش دەرناکەون لە بەردەمەدا بەگشتی ئەو ڕوومانەیە کە تەکنۆلۆژیا ئەولێدن یاخود ئەمۆڵێدن بە ئەنواع جۆرەکانیەوە ڕوونیان بەرز و خاوەن تایبەتمەندی باشن کە وەک HDR دەی پلس و دۆڵبی ڤیژن و DCI-P3 ئەتوانن وێنەیەکانت بە شێوەیەکی زۆر باش و ڕێکوپێک پیشان بدەن کەواتە هیوادارم بۆتان دەرکەوت بێت کە ژمارەی پێکسڵەکانی سەرهەستەوەری کامێرایەک هەندێک کات گرنگێکی وای نییە بۆ جوانبوونی وێنەکانمان بەڵکو بەشی ترمان زۆرە و پێویستە تێی بڕوانین پێش ئەوەی بڕوانینە ژمارەی پێکسڵەکان وەکو هەمیشەش گوتومانە خۆت کامێرای موبایلێک تاقی بکەیتەوە لە هەمووی باشترە و چونکە چاوی مرۆڤەکان جیاواز دەبین و دیدەنی زیاتر دەکەن کە ئەو تەنانە یاخود ئەو ڕەنگانە یاخود هەر ڕەنگەکە بەدڵی توێ باشتر پیشانی تۆی بەڕێز و خۆشەویست بدات گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان کە لە سەرەتاوە باسمان کرد بابەتێکی هەرە گرنگە لە نێو کووردا و ئەتوانم بڵێم یەکەم یوتیوبەرین کە ڤیدیۆمان لەسەر ئەمە کردو بە شێوەیە کە هەموو بابەتەکانمان شی کرد بێتەوە تێدا بە زمانەکانی تر هەیە لە زۆربەی یوتیوبەرەکانیدا بەڵام بە زمانی کوردی کە بە شێوەیەکی ڕێکوپێکشی کرابێتەوە ئێمە بۆمان بەدەست خستن و هەلێرەوەش سوپاس و پێزانیەکی زۆرمان هەیە بۆ کاک ڕێباز حەزیز کە هاوکارمان بە لە نووسینی ئەم بابەتە جوانە و کە بۆ ئێوەی خۆشەویست بخەنێ ڕوو هێشتا کۆتایی نەهاتووە دەیڵێمەوە لایک و سابسکرایبتان بیر نەچێ و بە شەیری بکەن بۆ زۆرترین هاوڕێ خزمان و دۆستانتان تاوەکو ئەوانیش سوودمە من لەم بابەتە هەرە گرینگە تاوەکو ڤیدیۆیەکی دواتر و بابەتێکی گرنگتر بەخواتان دەست پێرم و عەلەیکم ئەسسەلام